اینجا کردستان است. کابوس فاشیستا. ای همو جیهان ریگ خوش کر بو خباتی آزادی انسان بانگوازی شورشه که ای همو جیهان ریگ خوش کر بو خباتی آزادی انسان شورشه که با پیشنگیشتانی نیشتمان با مستوگر به سربستی حرمتی جیان شورشه که با پیشنگیشتانی نیشتمان با مستوگر به سربستی حرمتی جیان به سربستی و حرمتی جیان بابا یک بین بگازه و گلان یکی ترست خاطر دلی دشمنان بابا یک بین بگازه و گلان یکی ترست خاطر دلی دشمنان من افرینه با آسمان خونویستی بدیدن آوات و خومان بالنده امانش من افرینه با آسمان بالنده امانش من افرینه با آسمان یکسانی هموشین و توێژەکان قەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان ئاواری یەکسانی هەمووشین و توێژەکان قەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان شت ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان شت ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زمان جنجیان آزادی بود رمزی بر خدا بابکی کویلی زردارانه انسانکان چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدا چاوەکەی کۆیلەی زۆردارانەی ئینسانەکان بۆ دەبێت چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدا شۆڕژێکی گەورە بێبخەین بۆمان و نەمان با یەکجاری ئازادی بێت بەداهاتومان بۆ یەکشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان شت ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زەمان جنجیان آزادی بود رمزی بر خدا بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش بێت لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر بە شێوەی ڕاستەوخۆ کە تایبەتە بە ڕۆماڵی هەواڵ و گزارشی راپۆرت و هەواڵەکان کە لە قیام و شۆڕشێک کە هەر ئێستا لە ئێران و لە کوردستان لە ئارادایە و بەدەستی ئەمە دەگات هەوکات لێکدانەوەی ئەم قیام و شۆڕشە لەلایەن کارناسانی سیاسی یا هەڵسوڵاوانی لە بێژینەی سیاسی بانگیانەکەین و لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لێکدانەوەمانە بێت لەسەری ئەمڕۆ هەفتەی خەزەڵوەری 1401 هەتاوی بەرامبەرە لەگەڵ
8 نوامبری 2022 زاینی. هەروەک ئاگادارن هەر ئەمڕۆژ لە زۆربەی زانکۆکان بە تایبەت لە زانکۆی شەریف لە تاران و هەندێک لە زانکۆکانی تر ئاعتراز و ناڕەزایەتی و خۆپیشاندان بەڕێوە چووە. لە مەریوان لەسەر گڵکۆی جوانمەرگ نەسرینی قادری مەراسمێک بەرگوزار بوو کە تێیدا دروشمی ژیان ئازادی، نامرن ئەوانەی وا لە دڵی میلەتە ئاژین، مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر و بۆ خوێنڕێژان، چوونە سەر مەزاری نەسرینی قادری و لەوێ ڕێزیان لە نسرین و باقی گیانبەخکردوانی قیامی ئەم ئاخرەی خەڵکی ئێران و کوردستان کە دژ بە کۆماری ئیسلامی لە ئارادایە گرت. ئەوەی جێی تێبینی بوو ئەوە بوو کە برای گیانبەخکرد و نەسرینی قادری هاتوو لە وتەیەکە ڕایگەیاند کە ئەو قسە و باسەی کە 2 ڕۆژ پێشتر باوکی کردبووی لەلایەن لە سەدا سیمای کۆماری ئیسلامی لە کەناڵە میدیاکانی کۆماری ئیسلامیەوە لەژێر زەخت و زۆرا بووە و ئەوە قسەی ڕاستەقینە و واقعی ئەو حادسە و باوکی نەبووە و لەژێر فشار و زەخت و زۆرە ئەم وتانە وتراوە. ئاگادارن کە کۆماری ئیسلامی ئەویست سێناریۆیەکیش بۆ نەسرینی قادری دروست بکات بە پێی بڵێت کە نەسرین لە ماڵی خۆی و باهۆی نەخۆشیەوە یاری لەدەستاوە، هەروەکو پێشتری ژوتمان وەکو باقی گیانبەخکردوەکانی تر هەر لە مەساوە بگرە هەتاکو نەسرینی قادری بۆ هەر کامێکیان سێناریۆ و داستانێکیان دروست کرده بوو کە ئەیانویست خۆیان بەری بکەن لەوەی کە تاوانبارن و بە تەقەی ڕاستە و خۆی هێزە ئەمنیەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئەم ئازیزانە گیانی شیرینیان بەخ کردووە. بەڵام ئەمڕۆ بە وتەیەکی کورد کە برای نەسرینی قادری لەسەر گڵکۆی نەسرین لە مەریوان وتیەوە، ئەم سێناریۆیەشی بە درۆخستەوە وەکو برای فریشتە لە مەهاباد، وەکو داکی حەدیث، وەکو هەموو ئەوانەی تر کە کۆماری ئیسلامی هەوڵێدا داستانیان بۆ دروستکە و سەناریۆ بە دڵی خۆیان لەسەر شێوازی گیانبەخکردنێمانە دروستکە بنەماڵەکانیان هاتن و تەواوی ئەو سێناریۆیانیان بە درۆخستەوە. ئێستا لە شاری سنە لە شارێکی 5 ئازار خۆپیشاندان و ناڕەزایەتی بەڕێوەیە، گوایە لە کامیاران خەریکا دەست پێکات. هەتا ئێستاش هەتا دەستپێکی ئەم بەرنامەش هێشتا ناڕەزایەتی و خۆپیشاندان لە گۆشە و کەناری ئێران بەتایبەت هەروەکو ئاماژەم پێدا لە زانکۆکان درێژیان هەیە. بەیانی لە زاهدان مەراسمی چلە بۆ ئەو ئازیزانەیە کە لە سەر 40 ڕۆژ لەوە پێش لە سەر شەقام درانە بەردەست ڕێژی هێزە ئەمنیەکانی سەر بە کۆماری ئیسلامی گیانیان بەخ کرد. خەڵک خۆی ئامادە کردووە کە لەو بانگەوازەی کە لە مێدیاکان بڵاو بووێتەوە لەوانەی کە لە کاناڵە جۆراجۆرەکانی بە تایبەت ئەوانەی نزیک لە کوردستانی بەلوچستان و سیستان و بەلوچستان بڵاویان کردوێتەوە کە فراخواندراوە بۆی کە خەڵک بەیانی لە مەراسمی چلەی ئەو ئازیزانی کە گیانیان بەڕکردووە بەشداریەکەن و دیارە وەکو هەموو باقی مەراسمەکانی تر وەکوەوەی مەسای جوانە مەرگ لە شاری سەقز ئەبێتە مەراسمی ناڕەزایەتی و ئاعتراز دژ بە کۆماری ئیسلامی و دژ بەو جەنایەتانەی کە خوڵقاندویانە. وتم هەرموو ڕۆژێک ئێمە هەوڵەدەین لە بەرنامەی زیندووە بەشداری میوان یا میوانگەلێک بکەین کە هەم هەڵسوڕاوی سیاسین هەم لە نزیکەوە تاقیبی مەسائل و ڕووداوەکانی ئەمڕۆی قیام و شۆڕش لە ئێران و کوردستانەکەن تا ڕاو بۆچوونی ئەوانیش لە ڕێگای کەناڵی ئێمەوە بڵاو بێتەوە. ئەمڕۆ داوامان لە 2 هاوڕێی خۆشەویست، 2 کادر و پێشمەرگەی لە مێژینەی کۆمەڵە و هەڵسوڕاوی سیاسی
هاوڕێیان عوسمانی محەممەدی و کاک حامیدی کەریمی کردووە کە بێن و لەم بەرنامە لەگەڵمانە بەشدار بن. سڵاوتان لێبێ کاک حامید و کاک عوسمانی خۆشەویست، سپاس بۆی کە ئەمڕۆ فرسەتاندا و لە بەرنامەی ئێمە بەشدار بوون. کاک عوسمان لە پێشدا لە جەنابەت دەست پێ بکەین. زۆر سپاس دەکەین کاگا کۆر. لە پێشەم شتێکدا ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها لێرەدا جێ خۆیەتی کە ڕێز و سەری نەوازش بۆ هەموو گیانبەختەکانی ڕێگای ئازادی و سوسیالیزم بەتایبەتەوانەی کە لەو شۆرشە نوێی ئاخردا گیانیان لەدەستداوە سەری ڕێز و نەوازش دانێنین و ڕێز و سڵاوی تایبەت بۆ بنەماڵە و کەسوکارەکانیان بنێرین. زۆر سپاس کاگا کۆ لە خزمەتتانداین. سپاس کاک عوسمانیان. کاک حامید فەرمووی. منیش زۆر سپاسی جەناب و هاوڕێیانی هاوکارت دەکەم کە ئەم دەرفەتیان بۆ ئێمە خۆڵکان کە بتوانین بین و لە خزمەتتانە بین. هەروە کە کاک عوسمانیش کوتی ڕێز و سڵاومانەیە بۆ بنەماڵەی هەموو ئەو ئازیزانەی کە لە ماوەی 50 چەند ڕۆژی ڕابردووە گیانیان فیدای ڕێگای ئازادی و بەرابەری کردووە. منیش هەروە سڵاو ڕێزم هەیە بۆ بنەماڵەیان و بۆ خۆڕاگری خانەوادەکەیان. سڵاو ڕێزیشم هەیە بۆ کاک عوسمان و بەخێرات نیمش. سپاس بۆ هەردوو عەزیز و خۆشەویست. بە لە کاک عوسمانەوە دەست پێ بکەین. کاک عوسمان ئاگاداری ڕووداوەکان و ئەوانی کە ئێستا لە ئێران و لە کوردستان لە ئارادایە ئەو شۆڕش و قیامە هەیە، ئاگاداری شێوازی سەرکوب و سەرکوتگەری کۆماری ئیسلامیش دژ بە و ناڕۆزایەتی و ئەترازاتە هەیە. تا ئێستا هەڵسەنگاندن زۆر کراوە لەسەری و لێکدانەوە زۆر هەبووە بەتایبەت لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە. حەزەکەم بزانم لێکدانەوەی ئێوە بۆ ئەم ئاخێزە تایبەتەن بۆ ئەم ئاخێزەی دوای کوژرانی مەسای جوانمەرگ چییە؟ لەگەڵ ڕێزی دووبارەدا من تا ڕادەیەکی زۆر لە جریانی هەم بەقەول ئێترازەکاندا بووم، هەم ئەخبار و ینی تایبەتیشم تاقیب کردەوە بەتایبەت لە تەلەڤیزیۆنەکەیەوە کاگاکۆ. پێشەوەی کە جوابی ئەسلی جوابەکە بدەمەوە پێم خۆش لێداوە بڵم بەڕاستی جێخۆیەتی کە ڕێزێکی تایبەت بۆ ئێوە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بکەم کە بە شێوەیەکی زۆر مادون ئاسانە توانیوتانە تا ئەو جێگای کە ئیمکان بێت ئەنعکاسی ئەو حرەکاتی کە لەناوە هەیە بدەنەوە. بەڕاستی جێگای شانازی و جێگای سەربەرزیە بۆ هەموو کەس و هەموو کەسیش من پێم وایە افتخار بۆ دەکەم، شخصم بۆ خۆم بۆ افتخار دەکەم بەڕاستی. دوایەوە ینی پێشەوەی کە ئینسان بچێت سەر ئەسلی مەسەلەکە کە ئێستا لە حاڵی حاجەدا شرایەتەکە چۆنە، دەوێت بچێت سەر زمینەی ئەو حرەکەتانە چییە. دیارە تەبعەن ینی جمهوری ئیسلامی بە شەیدکردنی ژینا ئەو حرەکەتەی زۆر زۆر سەریعتر ینی زۆر بەخەوڵ پێش خست. دیارە ئەو حرەکەتە زمینەیەکی اجتماعی هەیە، زمینەکەشی هەرەوەیە کە ژیان و وەزعیەتی خەڵکی ئێران بە کوردی و خەڵکی کوردستان بە تایبەتی بەڕاستی لەو پەڕی بێدەرامەدی لەو پەڕی بێت ئەسن لە هەموو لە حازێکەوە لە حازی مایشەتیەوە لە حازی بێکاریەوە لە حازی نەبوونی ئازادیەوە لە هەر لە حازێکە تو پێی چاوی لێ بکەی. ینی خەڵک بەڕاستی وەگەوەی کە لە بڵین 100 ساڵەوە پێشدا دەژین، یعنی لە هیچ شتێک لە ئیمکاناتێک کە ئەمڕۆ هەیە لی بەرخوردار نین و بە ئیزافەیەوەی کە جمهوری ئیسلامی لە عەرزی 43 ساڵی ڕابردوودا سەرڕای ئەوەی کە هیچ ئیمکان بۆ ژیان بەڕاستی لە ئێران نێشتەوە بۆ خەڵک بە ئیزافەی سەرکوتێکی زۆر وەحشیانە و سەرکوتێکی زۆر زۆر ئەسەن قڕون وستایی لە ئێران بەڕێوە دەبات. و بۆیە شەرە و حرەکاتە من پێم وایە ینی حرەکاتێکی کاملەن ئەسیلە و ئێترازێکە بە شتێکی ناڕەوا کە خەریکە بەسەر خەڵکدا سەپیوە و خەڵکیش بە شێوەیەکی زۆر هەدەفمەند پێم وایە ئەو حرەکەتی خۆیان دەبنە پێشێ. شاید ینی ئەو حرەکاتە لە ئیدامەکەیدا تا ئێستا زۆر باش هاتوتە پێشێ، تا ئێستا لە زۆر جەهاتەوە بە نەزەرم سەرکەوتنی زۆر گەورەی بەدەستێناوە، سەرکەوتنی بەرچاوی بەدەستێناوە. لە ئیدامەی باسەکاندا
شاید ئیشارەی پێ بکرێ بەڵام پێم وایە لە ئیدامەکەشیدا شاید زۆر جار تووشی تەنگ و چەڵەمەش هەبێت بەڵام ئەو بە معنای خەوتنەوە یا بە معنای ئەوەی کە ئەو شۆرشە ڕاوبەستێ نییە بەڕاستی یعنی ئەو شۆرشە من پێم وایە ئیدامەی دەبێت تا بە سەرنجامەکەی کە هەر ڕوخانی جمهوری ئیسلامیە فەرموو کاگاکۆ لە خزمەتتان. سپاس. کاک حامید، کاک عوسمان ئیشارەی کرد بەوەی کە ئەم شۆڕشە پێشزەمینەی هەبوو جەرەقەکەی بە کوژرانی ماسای جوانەمەلی لێداواتە کۆمەلگای ئێران چاوەڕوان ئەکرات بۆ ئاخێزێک بۆ ئەترازێکی ئاوەبەرینی جەماوەری بەڵام ئەوە بوو کە جەرەقەکەی لە دوای کوژرانی ماسا لێدرانی پێشزەمینە هەبوو بەڵام زۆر کەس بە ئەوەی ناوەبانکامە پلا بە ژنانەیە سرفەن و دیارە ڕێبەریەکەی لە بەدەست ژنانەوەیە کەمە خۆی لە ناوەرە و کاشتێکی خراپ نییە ینی نیشان لە پێشکەوتن و پێشڕووبوونی ئەو ئاعترازە ئایادا هەرچەند کۆماری ئیسلامی هەوڵەدا بە ڕەبتی باتەوە بە داعش ڕەبتی باتەوە بە جەران بەڵام چونکە ژن و لابردنی حیجابەکان و ئەوە لە پێشنگی ئەمەیە بەڵام کۆماری ئیسلامی ناتوانێت بە هیچ شێوەیەک ڕەبتی باتەوە بە جەرایاناتی ئێرتجاعی تر لە خۆی ئەمێ بڵێم تەنیا مەسەلەی ژنانە کە ئەم جەرەقەی دروست کردووەیە بۆ کاری تری ئەگەر لە ڕوانگەی جەنابتانەوە باسی بکەن چییە؟ زۆر سپاس. من پێم وایە ئەوەی کە واقعیە لەم دەورە مشەخەسا ژنان بە هێز و توانایەکی زۆر زیاترەوە هاتوونە مەیدان و دەلیلەکەیشی ئەوەیە کە لە توولی 43 ساڵی ڕابردووە جمهوری ئیسلامی بەعام هەموو خەڵکی ئێران و کرێکار و زەحمەتکێش و معلم و هەموو ئەقشاری ئەم جامعە تحتی فشار بوون بەڵام ژنان دوو بەرابەر تحتی فشار بوون ینی هەم تحتی فشاری جنسیەتی بوون و لەگەڵ باقی خەڵکی جامعەش ئەو فشارانی دیکە کە لەسەر خەڵکی جامعە بووە بۆ ژنان دوو بەرابەر بووە و ئەمە خود بە خود ئەوە دەگەێنێ کە ژنانی ئەم وڵاتە کە ئێستا دەرفەتێکیان بۆ ڕەخساوە کە بتوانن دەنگی ئەعترازی خۆیان بە هەموو سیستمی سەرمایه‌داری و کۆنەپەرستانی جمهوری ئیسلامی ڕابگەێنن ئەم دەرفەتیان خۆستوتەوە و توانیویانە بێنە مەیدانەوە خۆشبەختانە خۆیان بە تەنیا نەماونەوە هەموو جامعەی ئێران هاتوون لەگەڵیان و لەگەڵیان کەوتونوە هەر لە قەدیمی شۆکراوە هیچ شۆڕشێک بەبێ بەشداری ژنان بە سەرکەوتن ناگاوە ئەمە شتێکی زۆر دڵخۆشکەرە بۆ ئەوەی کە ژنان لەسەرەوەی ئەم جنبشە و لەسەرەوەی ئەم ڕاپەڕینەن و ئەمە خزمەتێکی زۆر گەوراکە بە هەرچی زووتر لە بینچوونی ڕژیمی کۆنەپەرستی جمهوری ئیسلامی و هەرەوەی کە مەسەر هەر ئەوڕۆکە یا دوێنێ بوو یەکێک لەو کچانەی کە لە وەرزشکارە لە تورکیە چوو بۆ وەرزش تبقی قوانینی جمهوری ئیسلامی حەقینێ بە بێ حجاب خۆی نیشان بدا چۆ سەر سەکۆی قارەمانی حجابی بەسەرەوە نەبووکە ئیتر ئەو ترسە نەماوە ئەو تاپۆیە شکاوەوە ئێستا شتەکە بەرعەکس بووتەوە ئێستا یەکێ ژنێک بە یا ژنان بە جورئەتەوە بەبێ ڕووسەریە گەڕێن بەڵام مەلا بە ترسەوە بە مەندیلەوە گەڕێنی شتەکە بەرعەکس بووتەوەمە نەوعێک نیشانەی تەعەڕوز و نیشانەی گۆڕینی تەوازنی قوایە بە نەفری بەرەی ئازادی خوازی و بەرەی ڕادیکاڵکە بتوانن ئەم ڕژیمە هەرچی زووتر لە کۆڵکەنەوە وەک خودەیەکی سەرەتانی هەرچی زووتر دەبێت بە قەولی کوردی بە زەوەڵدانی تاریخی بسپێن. کاک حامید باسی ببورە کاک حامید گوێتان لە دەنگی منە؟ جومان لێ فەرموو لەحظەیە کێشەی ئەنتەرنێت بووە ئەچێک تۆڵێک دەنگەکەمان وەسە قەدەبوو باسی ئەومان کرد کە ژنان دوو بەرابەر ستەمیان لەسەرە هەم ستەمی چینایەتیە هەم ستەمی جنسیە ئەمەش بەڵام
مجموعەیەک داخواست یا مجموعەیەک کێشەی تر هەبوو لە ناو کۆمەلگای ئێران، ستەمی چینایەتی، نابەرابەری، نائەداڵەتی، نەبوودی ئازادی، تەواو ئێمانە کێشەهایەکی تری کۆمەڵ، فەقر، بێکاری، ئەوانە کێشەهایەکی تر بوون کە لە ناو کۆمەلگای ئێرانە کۆمەلگای ئێرانی وەک باروت لێکرد بوو بە چاوەڕێ جەرەقەیە شێکرد بە دەرەجاتێک. ئەو ئەمێ بگەم بەمە کە ئەو هەموو ئازارەی کە کۆمەلگای ئێران پێوەیە تلانەوە بەدەمیەوە ینی مبارزە هەبوو بۆ لابردنیان، بەڵام کەمتر ڕەنگدانەوەی لە دروشمەکانی ناو ئەم شۆڕش و ئەم قیامە هەیە. بۆ نمونە حەقی بیمەی بێکاری، حەقی حقوقی ئیزافا، بازنشەستەکان، پەرستارەکان، معلیمەکان، تەواوی ئەوانەی کە لە درێژایی تەمەنی جمهوری ئیسلامی و بەتایبەت لە ساڵهانی ئەخیرە تەنانەت متشکل ببوون، جوڵانەوەهایەکیان بۆ خۆیان شکڵ پێدا بوو، ئەعترازاتێکیان شکڵ پێدا بوو. لەناو ئەم ئەعترازاتەیە کەمتر ڕەنگدانەوەی دروشمەکانی ئەوان هەیە. هۆکارەکەی ئەمیست بگەم بەوەی کە هۆکارەکەی چییە، بۆ کەمتر نەخشیان هەیە ئێستا؟ ناڵێم نییە، بەڵام کەمترە. ئەگەر ئاوا خلاصەی بکەمەوە، لە ساڵانی ڕابردووە هەمیشە ناڕەزایەتی بووە، چ لە کارخانەکان، چ لە کارگاکان، چ بازنشەستەکان، معلمین، پەرستارەکان، هەمیشە لە هەر جارە و لە گۆشەیەک لەم وڵاتە ئیعتراز و ناڕەزایەتی بووە، زۆرتریش ناڕەزایەتیەکان جەنبەی سنفیان بووە و ئەم ناڕەزایەتیانە بۆ بە قەولی خۆمان بۆ بەدەستهێنانی بەڕێک لەو مافانەی کە مافی سنفین یا مافی خۆیان بۆ مختص بۆ بە سنفەکەی خۆیان. بەڵام ئەم جارە کە ئیعترازەکە جەماوەری بۆ تۆ ئێستاتر هێستا وەختی داخوازی ئەوەی کە چه داخوازیەکت هەیە تازە بۆیان دەرکەوتوە بەم ڕاپەڕینە ئەم ڕژیمە ئیتر بۆ ئەوە نابێت داخوازی لێ بکەیت. ئەم ڕژیمە دەبێت بڕواوە لەسەر لە دوای نەمانی ئەم ڕژیمەیە ئێمە داخوازیەکانمان ئەتوانین بە قەولی کابراوتی بێنینە سەر میزی داخواز کە ئێمە ئەوانەمان دەوێت. ئەو خەڵکە لە نەزەر منەوە بۆ گەیشتون کە ئەم ڕژیمە تازە جواببووی هیچ کامێک لەو نیازانەی خەڵک نین، داچە بە ژن، بە کرێکار، بە محەلیم، بە هەموو ئەخشاری جامعە جمهوری ئیسلامی جواببووی نیازەکانی ئەوانێ. بۆیە ئێستا شعاری سەرەکی و شعاری ئەسلی خەڵک نەمانی جمهوری ئیسلامی، نەمانی دیکتاتۆری، داخوازی ئازادیەکەن کە ئەمانە هیچ کامێکی لە قالبی جمهوری ئیسلامیە نابزانێت. دەرنەتیجە ئێستا لە حاڵی حازرە ئەوان داخوازیەکانیان لە داخوازی سنفی تێپەڕیوە، داخوازی نەمانی کولی سیستمی نظامی جمهوری ئیسلامیان هەیە و دەیانەوێت جمهوری ئیسلامی بە قەولی خۆیان دەڵێ ئەمە ئاخری ماجرا دەبێت هەموو بڕۆن و نەمێنجا. بۆیە لە حاڵی حازرە داخوازای سنفی ئەگەر داخوازی سنفی بکەن ینی ئەوەی کە قبولیان ئەم ڕژیمە هەر لەسەر کار بمێنێتەوە بڕێ ڕفۆرم بکات. بەڵام خۆشبەختانە شتەکە قەدەمێک یا چەندین قەدەم لەوە چوێتە پێشتر و داخوازی کۆمەڵانی خەڵک بە ژن و پیا و کرێکار و معەلیم و هەموو دانش ئاموز و دانشجوو ئەمانە بۆتە سەر ئەوەی کە ڕژیمی جمهوری ئیسلامی ئەبێ بڕوە و لە نەمانی ڕژیمی جمهوری ئیسلامی ئایا پێیان وایە ئەو داخوازیانێک کە هەیەە ئەتوانن پێی بکەن. زۆر باشە. هاوڕێ عوسمان، ئێوە لە کانەدا ژیانەکەن. لە کانەدا ئیعترازاتێکی ئێجگار زۆر لە دژ بە کۆماری ئیسلامی و بۆ پشتیوانی لە قیام بوو لە شۆڕش بەڕێوە چوو. حەزەکەم زانم ئەوڵەن ڕێخەری ئەم ئیعترازاتانە کێبوون و بەگشتی ئەم نوع لە ئیعترازاتە لە دەرەوە ئەتوانێت چ ڕۆڵ و نەخشێکی هەبێت بۆ شۆڕش و بۆ درەجە پێدانی قیام لەناو خۆی وڵات. کاگاکۆ ئەم شۆرشی نیۆ یا شۆرشی خیابان لە نێو هەمووی ینی چ لە ناوە چ لە دەرەوە هاودڵیەکی زۆر تایبەتی بەوجود هێناوە، ینی هاوپشتێکی زۆر تایبەتی بەوجود هێناوە و ئەتمادێکی زۆریشی لە نێو خەڵکی سیاسیدا بەوجود هێناوە.
دیارە ئەم حرکاتەی کە ئەم ئێترازاتی کە لێرە لە دەرەوەی وڵات هەیە بەتابێت لە کانەداش بەڕێوە دەچێت لە مەرحلەی ئەوەڵدا دیارە لە ڕۆژهای ئەوەڵی لە هەفتەهای ئەوەڵی ئەو ئێترازاتەدا جریاناتێک بە تفەکوری مختلفەوە و بە یەک هەدەفی مشترک ینی هەڵخرێنی ئەو ئێترازاتە بوون کە شاملی هەمووی نیروهای سیاسی و نیروهای خودشێنی جمهوری ئیسلامی دەبێت لە ڕاستەوە هەتاوەکو جریاناتی چەپ دیارە لە مەرحلەی ئەوەڵدا ئەو تەزاوراتانە بینی لە عالمی واقعیدا جریاناتی چەپ تا ڕادەیەکی زۆر بە شێوەی پرژ و بڵاوی ینی بەشداری ئەو حرکاتیان دەکرد و دیارە فعالینی چەپ لە نێوخۆیاندا دیارە باسایەکی زۆر مشخص و باسایەکی زۆر کۆنکرێت بەڕێکەوت کە ئەوەی جریاناتی چەپ دەبێ سەفی خۆیان بڕێک زیاتر متحدکەن و بڕێک زیاتر لە دەوری یەکخر بنەوە قسەکانی خۆیان بڕێک زیاتر یەک بخەن شعاریان زۆرتر ینی ڕوبەدەرەوە شعاری مشخصیان هەبێ بە یەکدەم ئەو قسانە بکەن و ئەوە تا ڕادەیەکی زۆر بە پێی پرۆسەی قەول ئیدامەی ئەو حرکاتە جریاناتی چەپ ینی دیارە توانیان تا ڕادەیەکی زۆر توانیوان خۆیان بڕێک متشکلتر بکەن و بە سەفی متحدتر بێنە نێو ئەو حرکاتەوە و دیارە لە بەرابەردا جریاناتی دیکەش و جریاناتی ئەنوا قسەم جریاناتی دیکە هەند جیاوازە جریاناتی چەپ کە ئەوان دیارە خۆیان ڕێخستووە ئەوان دیارە شعاری خۆیان هەیە و پەرچەمی خۆیان هەیە و لەژێر یەک پەرچەمدا هەمویان بە یەکدەم هاوار دەکەن دیارە بۆ هەدافی خۆیان بەڵام ئەوەی کە مشخص بێت لە زاویەی ئێمە وەک جریاناتی چەپ و ئەفرادی مستەقلیش کە خۆیان بە چەپ دەزانن سەیانەوە بووە کە ینی هەرەوەی کە هەموو ئێستا بەحسێک هەیە کە دەڵێن متحد بین جمهوری ئیسلامی لا بین دوای جمهوری ئیسلامی لا چوو ئەو وەختە فکرلەوە بکەینەوە جێگوزینی بۆ ڕژیم دەبێت چی بێ و یا چی لە جگای ڕژیم دابنێ ئەوانە بەڵام هەر لە ئێستادا بەحسێکی زۆر ئاوڵە لە نێو جریاناتی چەپدا هەیە کە هەر من و کاک حامێدیش جوزی ئەو تەشەکولانەین کە هەفتەی جارێک جەلساتمان دەبێت بە نسبەت تعدادێکی زۆر لەو جەلساتەدا شرکت دەکەن و گەڵاڵەی هەم خاستەکان لە نێو تەزاوراتەکاندا و هەم هەتا یعنی فکری ئەوەش بکەین لە ئێستاشەوە بە شێوەیەک ئێمە سەی بکەین بۆ جایگوزینی ڕژیم ئایا واقعان خەڵک ینی سبێنێت چ شتێک بێنن بە جگای ڕژیمی جمهوری ئیسلامیدا بدرێت کە بتوانێ ینی گارانتی ئەوە کاکە کرێکار حەقی ئەوەی هەبێ بۆ خۆی تشکولی سەر بۆ خۆی هەبێ ژنان بۆ خۆیان بتوانن ینی وەک پیاوان بەرابەر لە هەمووی شوێنی ئیجتیماعیدا بەشداریان هەبێت و بەرحاڵ ئەم خاستە ئەوڵیانەی کە ینی پێویستە ببێت و ئازادیە کە خەڵک بتوانن لە شرایەتێکی کاملن ئازادا ینی لەسەر تەعینی سەرنوێشتی خۆیان تەسمیم بگرن و ئەوە زۆرتر جەهەت بووە ئەوەی کە هەدەف لەو حرکاتە بۆچی ینی چییە و چه هەدەفێک تاقیب دەکا لە کولدا هەم بە جریاناتی چەپ و هەم جریاناتی دیکەش جەهەدەوەیە کە وەک پشتگەرمیەک وەک هاوپشتیەک بۆ خەباتی ناوەوە ئێمە سعی بکەین ئەو حرکەتە بە شێوەیەکی سازماندرا و سیستماتیک بەڕێوە بەرین بۆ ئەوەی کە لە ناوەوە خەڵک ئەحساس نەکەن کە ینی تەنیان و ئەوە هەدەفی دیکەژەوەیە کە سعی بکەین بە جۆرێک ئەنعکاسی ئەو حرکاتە ڕوو بە دەرەوە و میدیا جیهانیەکان ڕابکێشین بەتابەت لە کانەدا مەسەلەن بۆ نمونە حرکەتێک بوو کە زیاتر لە 50,000 نەفر لەو حرکەتەدا بەشداریان کرد کە ئەوە بووە هۆی ئەوەی کە بەشی زۆر لە میدیاهای جیهان تەوەجو بۆ شتە بکەن بۆ دیارە لە وڵاتهای دیکەش و شێوە بۆ تەبعاً و سعی بکەن لەسەرەوەی کە لە ئێران چی دەگوزارێ و خەڵکی ئێران چیان دەوێ و جمهوری ئیسلامی واقعاً ماهیەتی جمهوری ئیسلامی زیاتر بۆ ئەفکاری عمومی ینی خەڵک لە کولدا دەرکەوتو دیارە دەوڵەتهای جیهان دەزان جمهوری ئیسلامی چێەوە بەڵام شاید ئەفکاری عمومی ینی ئەو شێوەی کە دەبێت ئیطلاعاتیان هەبێ و شێوەی دەبێت ئینفۆرمێشنیان هەبێ و ئینفۆرمێشنیان نییە و بەو حرکاتە ئەوە دەردەکەوێت ئەوان بۆ دەردەکەوێت یا زیاتر لیان ڕۆشن دەبێتەوە کە وەزیەتی خەڵکی ئێران بەتایبەت ژنان چۆنە و ئێستا ژنان زۆر قارەمانانە لە ئێران هاتوون داوای مافەکانی خۆیان دەکەن و
و ئەوە بۆ خۆی خود بە خود بۆتە هۆی ئەوەی کە ذهنیەتێکی زۆر مثبت نسبەت بە ئەسەن مێدەلیست کولەن پەیدا ببێت. مەسەڵەن ئەگەر جاران پیان وابوو مەسەڵەن مێدەلیست یانی ئەوەی مەسەڵەن جریاناتی وەک داعش یا مەسەڵەن نیروهای دیکە ارتجاعی نیروهای تونڕەوی ئیسلامی لە ذهنی خەڵکدا زۆرتر ئێستا شت ببوو. ئێستا ئەوە دەردەکەوێت کە رادیکالیزم دەنگی رادیکالیزم بۆنی رادیکالیزم لە عالمی واقعیدا لە وڵاتهای مێدەلیست وەک ئێران و ئەو وڵاتانە دەبیسرێ و خەڵکی ڕۆشنفکر و خەڵکی ئاگاه و خەڵکی شۆڕژێر و ژنانی تێکۆشەر هەن کە خەریکن بۆ مافەکانی خۆیان حەول دەدەن ئەگەر ئەو ئیمکانیان بۆ بڕخسێت. جا یعنی لە کولدا ئەگەر خلاصەی بکەمەوە ئەوە هەدەفێکی دیکە لەوەی کە ئێمە سعی دەکەین ینی جریاناتی چەپ و جریاناتی دیکەش سعی دەکەن کە هەرچی بە شێوەیەکی زۆر فعال ئەو حرکات و تظاهراتە بەڕێوە بەرن و لە عالمی واقعی ژە بالاخرەوە جنبشێکی جەهانیە، ینی جنبشێکە کە ینی هەر مختص نابێتەوە بە خودی ئێران. مەسەلەی ژن هەر لە عالمی واقعیدا مشکلی نابەرابەری ژنان لەگەڵ پیاوان هەر مشکلی ینی خەڵکی ئێران نییە. زۆر وڵاتهای دیکەش حتا لە کانەداش تا ئەو جێگایی کە شاید و باید بێ حەقی بەرابەری کاملی ژن و پیا و بەدی نەهاتوە بەڕاستی. جا بۆیە ینی ئەو حرەکەتانە بەڕاستی هەرشی زۆر تایبەت بەخۆی هەیە، هەم بۆ پشتگەرمی لە ناوە هەم بۆ ئەوەی کە ئەو جنبشە وەک جنبشێکی زۆر واقعی و جنبشێکی ئازادیخوا و رادیکاڵ بە ئەفکاری عمومی بناسرێندێ و ئێمە لەو دو جەهەتدا دەمانەوێت حرەکەت بکەین. فەرموو کاک عەبدوڵ. کاک حەمیدی خۆشەویست، کاک حەمید ئێوە خۆتان هەڵسوڕاوێکی پێش دەورانی پێشمەرگایەتی هەڵسوڕاوی بەشی کرێکاری بوون، یەکێک لە هەڵسوڕاوانی بردنەوەی کرێکاری بوون. حەزەکەم وەک تەجروبەی خۆتان یاکو بۆ پێویستی ئێستا تا چەند ئیمکانی ئەوە هەیە یا تا چەند ئەتوانرێت کە حساباتی کرێکاری مانگرتنی گشتی کرێکاری یەکەم ڕێ بخرێت، دووهەم تەسیری چی ئەبێت لەسەر ئەم ڕووداوە ئەم قیام شۆڕش؟ ڕاستیەکەی جنبشی کرێکاری ئەگەر لە سەدحی وەسیع چاوی لێ بکەیت تا زەمانێک چرخی اقتصادی هەموو مەملەکەتێک نەک فقط ئێران چرخی اقتصادی هەموو ئەم وڵاتانە بەدەستی کرێکارەوە دەچەرخێت. وەگەر کرێکارانی بۆ نمونە ئێستامە باسەکەمان لەسەر ئێرانە، کرێکارانی ئێران ئەگەر هەر وەک تەجروبەی ساڵی 1357 چاوی لێ بکەی، ساڵی 1357 کە قیامی بەهمەن لە 22 بەهمە ناکرا، کرێکاران تقریبەن لە ئەوایل و ئێستا چەند ڕۆژی ئەوەڵی یا نیوەی ئەوەڵی دەیمانگەوە دەستیان کرد بە ئیعتساب و ئیعتساب عمومی کرێکاران بە تایبەت شرکەتی نەفت و پترۆشیمی و ماشینسازی و ئەمانە توانیان اقتصادی دەوڵەت فەلەج بکەن و دەوڵەت هیچ چارەیەکی بۆ نەماوە. بەڵام من وەک تەجروبەی خۆم دیارە من کرێکاری نانەوا بووم لە سەدحی ئەوە نەبووە کە بڵێ ئێستا شت دەکا اقتصاد فەلەج، بەڵام هەمزەمان کە ئێمە وەک جوانانی ئەو دەم بەشداری ڕاپەڕین و تەزاورات و قیامی ڕۆژانە و یا هەر وەختێک ئەبوو بەشداری ئەوانە بوون، خۆشمان وەک کرێکاران مرەتەب خەریکی کۆبوونەوە و خۆسازماندان و خۆحازرکردن بۆ ڕۆژانی دوای قیام، بۆ ئەوەی کە ئەگەر دەوڵەت ڕووخا ئێمە ئەبێ دەور و نەقشمان بێ، ئێمە ئەبێ تەشەکولی خۆمان ببێەوە بتوانین لە نێو تەشەکولاتی خۆماندا خۆمان سازمان بدەین. بۆیە من ئەوە وەک نمونە باس کرد. ئێستاش من پێم وانییە کە کرێکاران هەروە دەستیان لەسەر دەستدانا بێ بێدەنگ دانیشت بێتن و تەجروبەی 43 ساڵی ڕابردوو لەژێر ئەو هەموو خەفەقان و زوڵم و زۆر و گرتن و شکنجە و شەلاقکاری و هەموو ئەو چەرمەسەرانەیان بەسەر هاتووە، بەڵام کەماکان بە هەموو ئەو مەحدودیەتانش توانیویانە مبارزاتی خۆیان بەرنەپێشێ. پێم وایە ئێستا شرایەتێک هاتووەتە پێشێ کە ئەبێ جیا لەوەی لە هەموو
اعترازاتێکی ڕۆژانە و شەوانە کە هەیە بەشدار بن لە عینی حاڵیشا فرسەت هاتوۆتە پێشێ بۆ خۆسازماندان و خۆمتشەکلکردن بۆ ئەوەی کە لە ئەگەری ئەوەی کە ئەگەر شرایەت بگاتە ئەوەی احتسابی عمومی لە هەموو ئێران ڕووبدا و ئەبێ کرێکاران بتوانن ڕاهبەری ئەم احتساباتە بەدەستەوە بگرن بۆ فەلەچکردنی کولی دەم و دەستگای دەوڵەتی ئەتوانن نەقشی سەرەکیان ببێ بۆ بە قەولی کوردی دەڵێ زەربەی یەکجاری لە پەیکەری هەموو ڕژیمی جمهوری ئیسلامی و هیوادارم هەر ئێستا کە ئێمە قسە دەکەین ئەو خۆڕێکخستن و کۆبوونەوەی کرێکاران و فعالینی کرێکاری لە ئارادا بێ بۆ خۆ حازرکردن بۆ وەها شرایەتێک پێم وایە ئەمە ئەتوانێت نەخشی زۆر ئەساسی بێ لە فەلەچکردنی هەموو دەم و دەستگای ڕژیم احتساب عمومیە بە تایبەت احتسابی کرێکاری لە هەموو شوێنەکان و لە هەموو سەتحەکان. سوالێکی هاوبەشیش بپرسم لەغەر هەردووکتان پێشمەرگە بوون سیاسی بوون لە عەرسەی مبارزەی عەلەمیە فعالی بوون و تەجروبەیەکی باشتانەیە ئێستا لە سەروبەندی ئەم شۆڕش و قیامە با تۆجه بۆشی کە تایبەتمەندی هەیە کە جۆرافیای کوردستان حیزبیە فرەحیزبیە بەلایەنهای سیاسی جۆر بەگرایشاتی جۆرا و جۆری تایە لە کاوسمانەوە دەست پێ بکەین دواوەش جوابی کاک حامیدی جوەرەگرم ئەرکی لایەنە سیاسیەکانی هەڵسوڕاو لە کوردستان لەم سەروبەندەیە چییە؟ کاگاکۆ من ئینی پێم وایە لە ئێستادا ئەرکی جەریاناتی سیاسی لە کوردستان بەڕاستی زۆر ئینی جایگایەکی تایبەتی هەیە و زۆر شتێکی حیاتیە بۆ ئەو شۆڕشە دیارە ئینیش جەریاناتی کوردستان ئینی نابێ هەر بۆ چاو لە بکەی ئەو چەند سەد پێشمەرگەیە کە لە ئوردوگاکان هەیەن و بەرحاڵ بۆ بناسرێنەوە جەریاناتی سیاسی ئینی هەرکەس بە پێیوەزنی خۆی لەلایەن خەڵکەوە مۆردی ئێتمادن هەروەگەوەی کە لە تەجروبەش ئینسان دەیبینێت مەسەن ئەرزی حەوهەش هەفتەی ڕابردوودا دووسێدانە احتسابی زۆر موفەقیان بە فراخانی و جەریانات سیاسیانە بەڕێوە چوو و خەڵک لەلایەن خەڵکەوە جوابی مثبەتی پێدراوەتەوە یعنی ئەو جوابە ئەو قسەم بۆیە ئەرزکردن بۆی کە یعنی بۆ هیچ کە دەستی مەسەن جەریانەتێکی حاشیین وەک زۆر لە جەریانەتی سیاسی ئێرانی یا پوزیسیۆنی ئێرانیەوانە بەڵکو جەریاناتی سیاسی لە کوردستان بە نظرم جایگایەکی زۆر تایبەتیان هەیە و خەڵک بەرحاڵ لەسەر قسەی ئەوان حەسێر دەکەن بەڵام ئەوەی کە مهمە یعنی ئەوەی کە من بۆ خۆم وەک شەخص پێم وایە وە چاوەڕوان دەکەم دیارە لە جەریانێکی ڕادیکاڵ کە بتوانێت یعنی داخوازی واقعیەکانی خەڵک بتوانێت نەمایندگی بکات و بتوانێت ببێتە ئەو جەریانەی کە خەڵکی شۆڕژێر و ڕادیکاڵ لە ناوەوە اعتماد بۆ جەریانە بکات و ئەو جەریانە زۆرتر وەزیفێ دەکەوێت سەرشان من پێم وایە ئەو جەریانە هەرچەند بۆ خۆم ئێستا عوزیە و تەشکیلاتە نیم کۆمەڵەیە یعنی ئەو حەوهەش هەفتەی ڕابردوو بە قسە و باسهایەک بە میدیاهایە و تەشکیلاتە پێم وایە توانیوێتی تا ڕادەیەکی زۆر یعنی بە حەق یعنی منعکسکەرەوەی داخوازەکانی خەڵکی شۆڕژێر و خەڵکی ڕادیکاڵ بێ لە ناوەوە یعنی دیارە شۆڕشی کوردستان سابقەیەکی دوور و درێژی هەیە لە 43 ساڵی ڕابردوودا خەڵکی کوردستان ینی بە هیچ شێوەیەک حاضر نەبوون چۆک بۆ جمهوری ئیسلامی دابنێت و دیارە خەڵکی کوردستان بۆ خۆیان بە شێوەی مستەقیم لەو بەربەرەکانەیە دژی جمهوری ئیسلامی بەشدار بوون و شاید زۆر تعدادی کەم لە نێو جەریانە سیاسیەکان ئەوانەی بە شێوەی ئەلەنی خەریکن فعالیت دەکەم بەشداریان هەبوو بێ بەڵام دەتوان بڵم بە کول خەڵکی کوردستان ینی هەمیشە و دایم خەریکی مبارزە دژی جمهوری ئیسلامی بوون و جەریاناتی سیاسیش بەتای بە جەریانی ڕادیکاڵ وەک کۆمەڵە نەخشی زۆر بەرچاوی هەبووە لە زیندوڕاگرتنی ئەو شۆڕشە لە هەر شوێنێکدا کە پێویست بوو بێت کۆمەڵە ینی قسەی دڵی خەڵکی کردووە کۆمەڵە بە قەول حاضر نەبووە سازش بکات لەسەر حەقی خەڵک لەسەر قسەی خەڵک لەسەر داخوازەکانی خەڵک
و ئەوەی کە خەڵک ئەوەی کە خەڵکی شۆڕژێر ویستویانە توانیوێتی تا ڕادەیەکی زۆر نمایندگی بکات. یعنی جا بۆیە من پێم وایە بینی چاولێکردن لە تشکیلاتێکی وەک کۆمەڵا هەر نابێت بەو چەند سەد پێشمەرگەی کە لە ئوردوگاکان هەیە چاوی لێ بکرێ، بەڵکو کۆمەڵا لە عالمی واقعیدا جزێکی زۆر شکۆلە لە حرەکەتێکی زۆر وەسیعتر و زۆر ینی وەسیعەکە لە ناوە لە جریاندا و ڕادیکالیزمێکە کە ئێستا لە شارەکانی سنە و مەریوان و سەقز و هەموو شارەکانی کوردستان دەنگدانەوەی خۆی هەیە و جۆبیستی خۆی هەیە و خەڵک لەسەری کۆمەڵەش بە نەزەرم وەک جریانێک لە کوردستان زۆر مەسئولانە لەو ڕابطێدا بەرخوردی کردووە. یعنی هیچ وەختێک کارێکی نەکردو کە بێتە هۆی ئەوەی کە خەڵک بە شێوەیەک دڵسار و بێتنەوەی یا بە شێوەیەک ینی ئایندەی خۆیان نەبینوانە هەمیشە دایم ینی سعی کردووە و دەبێت وابێت کە ڕێنیشاندەر بێ بۆ ئایندەی بۆ سبێنێ و بۆ دووس بێ بۆ 4 هەفتە و 5 هەفتەی دیکەش. بە نەزەرمەوە زۆر شتێکی مثبەتە و شتێکی مثبەت بووە. دیارە جریاناتی دیکەش نەخشی خۆیان هەبووە تا ڕادەیەک، بەڵام ینی لە ئێستادا من بۆ خۆم وەک شەخص کە خۆم وەک شەخصێکی مستەقل دەزانم نەخشی کۆمەڵە زۆر بەرجەستەتر و زۆر زۆر پڕڕەنگتر دەبینم لەو جاهەتەدا. یعنی ئەو جاهەتێک کە من عەقیدەم پێیەتی من لە میدیای جریانێک ئەوە دەبیستم کە هاوار دەکات دەڵێ خەڵک دەبێت بە دەستەڵاتدارەتی خۆیان بگەن، خەڵک بۆ خۆیان سەرنوێشتی خۆیان دیاری بکەن، خەڵک دەبێت بۆ خۆیان حەقیان هەبێ چنە و سیستمێک بۆ خۆیان دیاری بکەن. یعنی نوسخەی نەپێچاوەتەوە لە ئێستاوە بۆ خەڵک سبێنێ بڵێ جاوە هینی منەوە دەبێت خەڵک بێن پێڕەوی ئەو شتانەی من بکەن، بەڵکو دەڵێ خەڵک دەبێت بۆ خۆیان لە شرایەتێکی ئازاد ئەوەی چه شوورا بێت چ سودان فدرالیزم بێت چ سەربەخۆیی بێ هەر شتێک بێت با خەڵک بۆ خۆیان مستەقیم بێن ینی تەسمیمی لەسەر بگرن. وەلایەکی دیکەشەوە کۆمەڵە هیچ وەختێک ینی ئەو جریانە وەک جریانی فعال و بەشدار لەو جونبشە هیچ وەختێک ینی خەڵکی بەوە ئومێدەوار نەکردەوە کە گوایە دەستێکی سەرەکی دەرەکی دێت بە ئێستا کارێک دەکا و خەڵک لە نەتیجەی ئەو دەستە دەرەکیە دەتوان بە دەسەڵاتی خۆیان بگەنەوەوانە. هەمیشە دایم ینی تەکیدی لەسەرەوە کردووە کە دەبێت ینی خەڵک بەدەستی خۆیان حەقی خۆیان بەدەست بێنن و بە توانا و بە شان و باهۆی خۆیان بتوانن حەقی خۆیان بەدەست بێنن و هیچ کەسێکی دیکە ناتوانێت بێتە مدافعی ئەوان بەغێر از خۆیان. جا بۆیە من پێم وایە نەخشی کۆمەڵە زۆر شتێکی بەڕاستی زۆر نەخشێکی مهم بووە و لە ئێستاش دایترەوە شتە بۆت بەخەولی عێراقی دەڵێت چەند قات بۆتەوە بەڕاستی. من لە ئەرزی ئەو هەفتەی ڕابردوودا لە مستەحەفەهایە کە لیدەرشیپی کۆمەڵە کردوێتی لەگەڵ میدیا جەهانیەکان لەگەڵ میدیا فارسیەکان لەگەڵ توزانم حتا لەو تەلەڤیزیۆنی ئێوە هەموو ڕۆژێرە و کارێکی ئێوە دەیکەن بە نەزەرمەوە خزمەتێکی زۆر گەورەیە بۆ جونبشە. زۆر سپاس بۆی کە ڕێگای کاک حامدش بێڵمەوە. فەرموو کاک حامد. کاگە حامد وتم قەرابوو هەمان پرسیارە لێ پرسمەوە، بەڵام دیارە کاکە عوسمان بە دروست باسی نەخش و جایگای کۆمەڵی کرد لەم مبارزاتە. من ئەمەوێ بڵێم کە پەیوەندی لایەنە سیاسیەکان لەگەڵ یەکترین یا چۆن تەعاملکردنیان لەگەڵ یەکترین لەم سەروبەندی شۆڕشە با تەوەجۆ بەوەی کە ئەگەری ئاڵ و گۆڕێک بێت یا ئێستا تەسیری هەبێت لەسەر ئاڵ و گۆڕەکە بە هەردوو جەنبەکەیە چۆنی هەڵەسەنگێنی چی بکەن باشە؟ زۆر سپاس. هەروە کە بارها و بارها کاکسە ئیبراهیم و باقی ڕابرانی تشکیلاتی کۆمەڵە باسییان کردووە هەوڵ دەبێ ئەوە بێ کە هێزە سیاسیەکان لە کوردستان هەرچی زیاتر تا ئەوجی بۆیان ئیمکانی هەیە هاوکاری چڕوپڕ بکەن و پێکەوە بتوانن کار بکەن بۆ ئەوەی جمهوری ئیسلامی نەتوانێت لە کەلێن و کە لە بەرهایە کە ئەحیانەن بێوێت نفوزی تێبکە و تەفرەقە دروست بکە و بتوانێت بە تەفرەقە دروستکردن لە بینی ئەحزاب و نیروهای کوردستان نیروهای بەتایبەت نیروهای کە مسلحیشن بتوانێت بە نەوعێک دووبەرەکی و تەفرەقە دروست بکە. هێزە سیاسیەکانی کوردستان وەزیفەیەکی زۆر گەورەیان لەسەرشانە کە بتوانن لەسەر خاڵهایەک بە تەوافقاتێک بگەن کە پێکەوە وەک داخوازی جەماوەر بیناسێنن، چۆن نەتوانن پێکەوە
بانگەوازیمانگرتنی عمومی بکەن، نەتوانن پێکەوە هاوکاری ئەمنیەتی بکەن، نەتوانن لەسەر خاڵهایەکیش کە ویست و داخوازی خەڵکی کوردستان و هەموو خەڵکی ئێرانیشە، بەڵام لە حاڵی حەزران و باسی خەڵکی کوردستانەکەین هێزە سیاسیەکان هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان بتوانن چەترێک دروست بکەن یا واحدێکی هەماهەنگ کننده دروست بکەن. ئێستا هەر نێوێکی لێ ئەنێن ئەمە زۆر ئەوە نیە، بەڵام ئەوەی کە مهمە ئەویش ئەوەیە کە هەمویان پێکەوە کەس پراوێز نەخرێ و بتوانن پێکەوە شتێکی وا دروست بکەن کە جمهوری ئیسلامیش نەتوانێت لە کلێن و خوشبنەوە بە قەولی کابراوتی تەفرەقاندازی بکە و مانعی ئەم هاوکاریانە ببێت و ئەمەش تەنیا تەزمینەکەی ئەوەیە کە هەموو بتوانن لە جەریانی کۆبوونەوەهایە کە پێکەوە دەیکەن و لێک حاڵی بوون و لەگەڵ یەکتر قسەکردن بتوانن ئەوە بە سەرنجام بگەێنن بۆ ئەوەی نەڕێگا بدەن بە قەولی کابراوتی ئەگە جەرەیاناتێکیش بۆ منفعەتی حیزبی و منفعەتی بەرتەسکی سکتاریستی خۆیان ئەو ڕێگایشیان نەبێت کە دووبەرەکایەتی بخەن نێو کولی جنبشەکە. و ئێستا لە حاڵی حازرە بە نەزەری من سەرەکی ترین ئەرکی هێزە سیاسیەکان ئەوەیە کە بتوانن ئەو حرەکەتە بە ئەنجام بگەێنن و لە کۆبوونەوەهایەک یا کۆنفرانسایەکە بتوانن ئەمە بە سەرنجام بگەێن و بگەنە پای تەوافقێک کە پێکەوە یەکدەنگ بن لە بەرابەر جمهوری ئیسلامیە و ئەم یەکدەنگی و هەواهەنگێش لە بینیانە ئەبێتە وەرە و پتانسیێلێکی زۆرتر لە نێو خەڵکی کوردستان بەعام دروستەکە بۆ ئەوەی ئەوانش یەکدەنگتر و یەک هەڵوێستر دەست بە جمهوری ئیسلامی خەباتی خۆیان بەرنە پێش. باهر لەسەر کاک حامید بمێنین. ئێمە هەڵبەت هەواڵێکمان بۆ هاتووە من لە سەرەتای بەرنامە ئاماژەم پێدا کە برای نسرینی قادری بە ناوی ئاکۆ قادری ئەمڕۆ لەسەر مەزاری نسرینی جوانەمەرگ باسی ئەوەی کردووە کە ئەو توێژەی باوکی لە ژێر زەخت و فشارە بۆ واقعیەتەکان شتێکی ترا ئەوەیە کە کۆماری ئیسلامی هۆکارە دیارە و لێ ڕاستەخۆی ئاماژەی بەوە نەدا. کۆماری ئیسلامی هۆکاری کوژرانی نسرینی جوانەمەرگ بووە. هەر ساواڵمان بۆ هات لە شاری مەریوانەوە کە ئاکۆی قادری برای نسرین لەبەر ئەو قسە باسی کە لەسەر مەزاری نسرین کردوێتی ئەمڕۆ دەست بەسەر کراوە و بێسەر و شوێنەوە بۆ شوێنێکی نادیار ڕفێنراوە. پەیامێکمان بۆ هاتووە بۆ هەردوو کاک عوسمانی خۆشەویست، ئەلبەتە ئەو بەڕێزە بە لەقەبەکانتان ناوی ئەوەی بردووە لە حاڵ من هەر بە کاک عوسمانی محەممەدی و کاک حامیدی کەریمی خوێنمەوە. سڵاو و ڕێزی بۆ ناتوان کاک حامید و کاک عوسمان. سپاسی تەلەڤیزیۆنی کۆمەڵا کات بۆ باکێشکردنی ئێوە بۆ ئەم بەرنامە و ئەڵێ هیوادارین لە باقی ئازیزان و خۆشەویستانی هاوشێوەی کاک حامید و کاک عوسمان بانکێش بکەن بۆ تەلەڤیزیۆن دەرکەوتنیان چاودڵمانی ڕۆشن کرد. زۆر سپاس بۆم گەرە نووسیشێتی شارەکەی نەنووسیوە لەکوێوە فقط ئەو تۆزیحاتەی نووسیوە. کاک حامید ئەوەندەمان تقریباً 8 دقەیەکمان کاتما بێ لەوانەیە 9 دقە. دڵام دوورنمای ئێوە بۆ ئەم شۆڕەشە و بۆ ئەم قیامەت چییە؟ ئایا پێت وایە بە زووی بەسەرکەوتنەگات، پێت وایە ئەخەوێتەوە، پێت وایە بەسەرکەوتنەگات بەڵام کاتی ئەوێ؟ دڵام ئەلبەتە من سوالێکی هاوبەشە بۆ هەردوو لە کاک حامید و دەست پێ بکەین تازە قسەکانم لە ئەو تاو کرد و فەرموویداکەن. زۆر سپاس بۆ ئەو بەڕێزەی کە پەیامی بۆ ناردوین نەمەش لێرەوە منی بەش بە حاڵی خۆم سڵاو ڕێزم هەیە بۆی هیوادارم کە ساغ و سلامت و لە ژیانیا بەردەوام و سەرکەوتوو بێ. من پێم وایە ئەم ڕاپەڕینی ئەو جار هەموو جارە ئێمە لەگەڵ کاک عوسمان و باقی دۆستانیش کە کۆبوونەوەکەین و دانیشتین باسی ئەماکەین کە ڕاپەڕینی ئەم جارە بەرعەکسی ڕاپەڕینەکانی پێشوو جمهوری ئیسلامی نەیتوانی سەرکوتی بکە و نەیتوانی خەڵک بنێرێتەوە ماڵەوە و خەڵکیش بۆ خۆیان بۆ گەیشتون کە
چوونە ماڵەوە ینی کوشتاری زیاتر لە خەڵک گرتنی زیاتر لە خەڵک ئیعدامی زیاتر و بێمافی زیاتر بۆ ژنان و بۆ کۆمەڵانی خەڵک بەعام بۆ خودی خەڵک بۆ نەتیجە گەیشتون کە تەنیا ڕێگای بەردەوامیە و تا نەهێشتنی کوردی نظامی جمهوری ئیسلامی بڵێن دەبێ بەردەوام بین و هیوادارین کە ئەم بەردەوامیە ببێ ئەگەر ئەم بەردەوامێ ببێ هەر لە جەرەیانی ئەم شۆڕش و ڕاپەڕین و تەزاوراتای خیابانی ئەمانە خود بە خود خەڵک بە قەولی قەدیم دەڵێ فولاد چگونە ئابدی دەشت خەڵکیش هەر بەو شێوەیە ڕۆژ بە ڕۆژ ئابدیدەتر و ڕۆژ بە ڕۆژ تێگەیشتوتر و بە بەرنامە و تاکتیکی تازەتر و جیاوازترەوە دێنە دەرەوە بۆ مقابلەکردن لەگەڵ جمهوری ئیسلامی و هەرچێکیش ئەمە بەردەوامتر و ئاوا لەسەر شەقام بمێننەوە ئاگاهی و تێگەیشتنی جوانان و خەڵک بەعام دەچێتە سەرەوە بۆ باشتر بەڕێوەبردننی ئەترازەکانیان وە لە عینی حاڵژە لە فکری ڕێگا چارەی باشتر بن بۆ ئەوەی کەمتر تەلەفات بدەن هاوکاتیش لە فکری ئەوە بن کە داهاتوو ئەبێ چی بکەن و ئەمە دیارە وەختی دەوێت زمانی دەوێت بەڵام هیوادارم زمانەکەی زۆر توولانی نەبێ و خەڵک بتوانن لە ماوەیەکی کەمدا بە ئازادیهای کولی بگەنەوە ڕژیمی جمهوری ئیسلامی بە تەواوی لە بین بچێ و خەڵک بتوانن حکوومەتێکی ئازاد و دموکراتیک و سکولار دابمەزرێنن و ئەمەی تر ئاواتی هەمووانەکە خەڵکی ئێران بەعام و کرێکاران و زەحمەتکێشان بە ژیانێکی باشتر و ڕەفاه و تەندروستی هەموو جامعە بگەن. یەک شتیش ببەخشە لە شتێکی زۆر چکۆڵم لەبیر چوو نازانم لە خەبەرەکانتان لە ئەوڕۆ باستان کردویانە کوڕێکی جوانی 19 ساڵە کە سەرباز بووە دوێنێ یا ئەوڕۆ جەنازەکان تەحویلی خانەوادەکی داوەتەوە لە سنە ئەم کوڕە جوانە سەرباز بووە لەبەر ئەوەی حاضر نەبووە بچێ بۆ سەرکوتکردنی خەڵک گویا لەژێر شکنجەدا کوشتیانە و تەحویلی خانەوادەکەیان داوەتەوە و بە خانەوادەکەیان کردو کە بڵێن ئەمە لە ماڵەوە بە سەکتەی قەلبی مردووە ئەمەش وەک شتێک کە پێم خۆش بوو ئیزافەی بکەم کە ئەم شتێکی کاملە ساختەگیە جمهوری ئیسلامی لەژێر شکنجا کوشتێکی لەبەرەوەی حاضر نەبووە بچێ بوو بەرەنگاری لەگەڵ خەڵک و مبارزاتێک کە خەڵک دەیکەن لە کوردستانیش سەرباز نەبووە لە یەکێک لە شارەکانی دەرەوەی کوردستان سەرباز بوو بەڵام متاسفانە جەنازەکەیان تەحویلی خانەوادەکەی داوەتەوە لەێرەشەوە جێ خۆیەتی کە سەرخۆشی لە بنە ماڵەی بەڕێزیان. بەڵێ هەروڵامەژتان پێدا دیارە ماوەڵە بۆ من تازە بۆ ڕاستەکەی بەڵام بەدڵنیاییەوە ئەوەی کە کۆمەڵ ئیسلامی فشارەیەنێتوە کەسانی ئاوا لەژێر شکنجە لەژێرا کوژەوە دوایش سناریوی بۆ دروست دەکات تا ئێستا بۆ زۆربەی هەرە زۆری ئەم خەڵکەی کە دەستی هەبووە لە کوشتن و لە کوژرانی ئەو هەموو گەنجولاوە بۆ هەمووی داستانێک بۆ سناریو دروستی کردووە. زۆر سپاس بۆ هەواڵەشی کە لێرە وڵات کردەوە کاک حەمید ئێمەش سەرخۆشی خۆمان لەلایەن تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پێشکەش بە بنەماڵەی ئەو ئازیزاکەین و هیوادارم نمونەی کەسانی وا زۆر بێت و هەر کەسێک بە شێوەیە زێ لە شێوەزەکان بە ئیجبار لەسەر بازرگانی وەزەفای خۆیان لەبەرەی هێزانمیەتەکانان بۆ سەرکوبی خەڵک هەڵوێستی هاوشێوە بگرن دیارەگە کارەکە جمعی بێت کۆماری ئیسلامی ناتوانێت ئەو عالەمە بخاتە ژێر شکنجە و بۆ شێوە دڕندانەوە بیاکوژێت. سپاس بۆ کاک حەمید بۆ هەواڵەشی کە نابێت لە درێژەی قسە باسەکانیان. کاک عوسمانی خۆشەویست حەزەکەم بزانم دوورنمای تۆ چییە بۆ ئەم ئاخێزە بۆ ئەم شۆڕشەی پێسە لە ئارادا؟ کاگاکوی بەڕێز وەختی ئینسان دوورنما بۆ شۆڕشێک دیاری دەکات دیارە دەبێت ینی هەڵسەنجاندنێکی بۆی هەبێت من بە هەڵسەنجاندنی من پێم وایە ئەو شۆڕشە ینی لە هەوڵەوە هەروەک لە هەوڵیشەوە بەحسمان کرد ئەو شۆڕشە دیارە لە ینی وەک جریخەیە کە بە شەیدکردنی ژینا دەستی پێکرد و دیارەوە ینی وەک ینێکی کۆنگ خواردووە بوو کە تەقیەوە و لە هەوڵەوە دیارە و شۆڕشە بڕێک
ئینسان احساسی دەکرد شۆڕشێکی پراکەندەیە، شۆڕشێکە کە هەدەفێکی وا سەیر و ئەجای دنبال ناکات، بەڵام بەپێی مروری زەمان ئەو شۆڕشە توانی ینی خۆی بڕێک زیاتر ئۆرگەنایزیشن بکات، بڕێک زیاتر خۆی ینی ئەهدافی خۆی مشخص بکاتەوە. ئێستا ئینسان احساس دەکات، من بۆ خۆم احساس دەکەم کە ئەو شۆڕشەوە نییە شۆڕشێکی بێساحەب بێ لە نێو خۆیدا خەڵکی ئاگا و تێگەشت و ڕێبەرانی خۆی هەیە و بەمەوخێ ئەوانە تاڕادەیەک دیارە ئێستاشە دەبێت زۆر زیاتر لەوە بەو شێوە بچنە پێشێ هەدەفمەندتر حرەکەت دەکەن، قسەکانیان ڕوو بە دەرەوە شعارەکانیان هەدەفمەندترە و بەنسبەتی دەستکەوتهایەکی بەدەستێناوە. من ئەو ڕۆژش لە تەزاوراتەکاندا لایفێکمدا نابوو هەر عینی بە شێوەیەکی شارم بەوە کرد کە یەکێ لە دەستکەوتەکانی ئەو شۆڕشە ئەوەیە کە جمهوری ئیسلامی عەلە العموم وادار بە پاشەکشە کردووە. شاید ئێستا ئینسان زۆر احساسی نەکا، بەڵام ینی نمونەیەک بێنمەوەیشەوەی مەسەن ئەگەر جاران جمهوری ئیسلامی جەنایەتێکی لەم لاولولا دەکرد، خەڵک زۆر ئینی ڕاحەت نەدەهاتن ئێعتراز بکەن پێ، یا ئەگەر ئێعترازیان دەکرد جمهوری ئیسلامی زۆر ڕاحەت دەیتوانی زۆر زوو سەرکوبی کە یا خەڵک بنێرێتەوە ماڵێ. بەڵام ئێستا مەسەن بۆ نمونە هەرەوەی کە گیانبەختکردو شێید نەسرینیان لە تارانەوە هێنا، هەرچەند جمهوری ئیسلامی بە زەبری هێز و بە فشارێکی زۆر هەم بۆ سەر خانەوادە و هەم بۆ سەر خەڵکی مەریوان ینی نەیهێش ئەو شێوەی کە شاید و باید بێت لە مەراسمی ناشنەکەیدا خەڵک ئەو شێوەی کە بۆ خۆیان پێیان خۆشە بەشدار بکەن، بەڵام 2 سەعاتی نەخایان هەموو خەڵک هاتنە خیابان و تەزاوراتیان عەلەی جمهوری ئیسلامی لە نێو شاری مەریوان وەڕێخست و تا ئەو جێگای کەتر ینی توانیان بەشکی زۆر هەتا لە دەم و دەستگای جمهوری ئیسلامی وەک شورای شار تا جێگای من خەبرم بێ وەک دەفتەری نمایەندەی مەریوان و ئەو شتانە دەستی بەسەردا بگرن. یعنی ئەوە چی دەگەیەنێت؟ ئەوە دەگەیەنێت کە خەڵک ینی لە بەرابەر جمهوری ئیسلامیدا زۆر زیاتر چاورە ترس بوون و جمهوری ئیسلامیش ینی زۆر ڕاحەت دەستی ئاوەڵە نییە کە ئاوە ڕاحەت توانێت دەستدرێژی بکە بۆ سەر مافی خەڵک. و من پێم وایە ئەوە وەک ئایندە وەک دوورنمای ئەو شۆڕشە ئەوەیە کە خەڵک زیاتر ینی بە تەکیە بە هێزی خۆیان دەتوانن سەرکەوتنی زۆر زیاتر بەسەر جمهوری ئیسلامیدا بسەپێنن. مەسەن بۆ نمونە ئێستا لە شارەکانی وەک تاران و ئیسفەهان و هەتا لە شارەکانی کوردستانیش زۆر بە هین دەبینی کە ژنان بەبێ ڕووسەری لە خیابانەکانی تاران و تەورێز و ئیسفەهان و سنە و هەموو شارەکان دێن قەدەم لێدەن و ئیتر سوپای پاسداران و نیروی نازانم ئەم دەم و دەستگایی کە بۆ بێحورمەتی و بۆ ئەهانەت بۆ ژنانیان دروستکردبوویتە ناوێرن ینی پێش بۆ حرەکەتە بگرن. یعنی ئەمەلەن جمهوری ئیسلامی پاشکشەیەکی نەنووسراوی قبول کردووە و خەڵک ینی دەستکەوتێکی نەنووسراویان بۆ خۆیان مسۆگەر کردووە و لێرەوە ئیتر خەڵک ناچنەوە مەسەرەن 4 قەدەم دواترەوە، ینی لێرەوە لەو دەستکەوتی کە بەدەستیان هێناوە بۆ حرەکەتی ئایندەی خۆیان زۆر زیاتر شتی زۆر زیاتر بەدەست دێنن. ینی بە شێوەیە کە بۆی هەیە ڕۆژێک بێ کە جمهوری ئیسلامی ینی ڕسمەن ئەوە بڵێ کە من حازرم بەشی زۆری خاستەکانی خەڵک قبول دەکەم، بەڵام من پێم وانە ئیتر خەڵک حازر بن هەروەگۆی حامید لە قسەکانی دایشارەی بۆ کرد بۆ ئێش خەڵک داخوازەکانی خۆیان ئابوو شێوەی کە داوای اتحادی و فلان و شتان ناکەن بە خاتیوەی جمهوری ئیسلامی ئاوا چاودێ دەکەن کە سیستمێکە دەبێت کولەن دەبین چ دەبێت کولەن نەمێنێت. یعنی من پێم وایە ئەگەر جمهوری ئیسلامیش هەتا ئێساسی کردبایە ئێستا بۆ داخوازانی وەک مەسەرەن نەمانی ڕووسەری ینی ئەو حرەکەتە لەوە دەست پێکرد نەمانی مەسەرن مەخنەعە یا نازانم بەرها حجابی زۆرەملی ئەوە دەست لەوە بچێژێتەوە. من پێم وایە جمهوری ئیسلامی حازرە ئەو شتە ڕسمەنیش ڕابگەێنێ، بەڵام جمهوری ئیسلامیش بۆ خۆی زۆر چاک دەزانێ خاستەکانی ئەو شۆڕشە دەستکەوتەکانی ئەو شۆڕشە ینی خەڵکی تر بەوانە ڕازی نابن. من پێم وایە ینی شتەکە زۆر ڕۆشنە ئێستا ئەو حرەکەتە حرەکەتێکی زۆر ئومێدوار کنندەیە، ئایندەیەکی زۆر ڕۆشنی هەیە و هیوادارم کە هەروەک حامیدیش شارەی پێکرد ینی هەرچی زیاتر ئەو ڕۆژە ببینین کە خەڵک شایی و خۆشی خۆیان بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی بگرن. زۆر سپاس. زۆر سپاس کاگەسمان، زۆر سپاس بۆ هەردوو عەزیز و خۆشەویست کە حەمیدی کەریمی و کاغۆسمانی محەممەدی هەسوڕاوی سیاسی و پێشمەرگەی تێبینی کۆمەڵە.
سپاس بۆی کە قبولی زەحمەتتان کرد و لەم بەرنامە بەشداریتان. ئێمەش سپاس لە تۆ دەکەین کاک یاکۆجان دەست خۆش بێ و ماندوو نەبن و دووبارە بەڕاستی ڕێزی خۆم بۆ هەموو تۆ بۆ کەسانی کە هەموو کاروباری تلویزیۆنی کۆمەڵ بەڕێوە دەبن بەڕاستی سەری ڕێز و نەوازشتان بۆ دادێنەوە کارێکی زۆر دەستمەند دەکەن. زۆر سپاس. سپاس کاکۆ بۆ زەحمەتەکانتان و ماندوو نەبن و هیوادارم کە هەر بەردەوام بن. سپاس بۆ هەردووکتان، سپاس بۆ ئێوەی خۆشەویست. بەڵێ بینەرانی خۆشەویستەوەی پێشکەشتان کرا وتوێژێک بوو لەگەڵ هەردوو بەڕێز کاک حەمیدی کەریمی و کاک عوسمانی محەممەدی کاتی بەرنامەکەمان ڕوو لە تەواو بوونە. کاتی دارێکی تر و بەرنامەیەکی زیندوتر بژین بە شادی و کامرانی.